شۆفێری مینی پاسەکان بریتە لەوەی نرخی بەنزینمان بۆ جێگیرکەن بە سەرێکی گوجابووی بتوانین خزمەتی هاوڵاتیان و خەڵکی خۆمان بکەین وەک زاران برەو بە ئیشی خۆمان بدەین و خەڵکەکە بگوازینەوە. خاڵی دوام شەقامێکی تایبەت دابنێن بۆ مینی پاسەکان بۆ ئەوەی ئێمە بتوانین بە ئاسانی هاتوچۆ تێدا بکەین لەبەر ئەوەی عیبە ئێمە بە کۆڵانەکاندا هاتوچۆ بکەین. ئافرەت هەبووە گەنج بووە لەگەڵمان بووە تووشی کێشە بووە سایقە بۆ تووشی کێشە بووە لەبەر ئەو شتانە شتێکی زۆر ناشرینە تۆ ئافرەتی خەڵک و کچی خەڵک بەناو کۆڵاناندا برتە بازاڕ بۆیە داواکاری لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین شەقامێکی تایبەتمان بۆ بکەنەوە. خاڵی سێەم بریتە لەوەی ئەگەر بە داواکاریەکانمان بۆ جێبەجێ نەکەن و زوو بەدەنگمانەوە نێن ئێمە شەڵوێستی تونتر وەردەگرین کار و ژێی ڕۆژانەمان لەسەر ئەو پاسەیە بۆیە ناتوانین ئێمە نکۆڵی لە داواکاری خۆمان بکەین داواکاری لە هەموو لایەک یارمەتیمان بدەن هاوکارمان بن بۆ ئێمە شاوکاری ئەو خەڵکە